بزال هي السلام عليكم ولا قريك يا تو من الخريم فيستيفال متور مقابلهم يتكداتي ولا يمن نعم تعرف ما فيك اما اتو شرلا اللي جرينجا اتو مان لبيل بوا سپاسەکەم بەخێر بن سەر چاوەکانم هەبێت استاذ کرد دەستان خۆش بە نظام جناب دێک لەو ڕێخەرانەی کە ڕێخەری فستیڤالەکەی ئەگەلومان باسکەی پێشی باسی خواردنوشت بکەین با باسیەوە بکەین تا چەند ئێوە ڕێخەرانی فستیڤال هاریکاری ئەخۆکەن چکە زۆر جای گرەی لە گرانی کەپرەکان دەکەن بەڵێ ئەمە هەڵبات بەخێراتنتانەکەین سپاس ئەکرێ بڵێم خواردن شتێکی سەرەکیە کە ڕۆژانە مرۆڤ بەکاری ئێنێ طبعا ینی شتێک نییە جیاواز بێت بەڵام شتێکی پێویستیە کە تۆ ئەبێ لە فستیڤالەکانە هاوتێ ئەو شوێنێکی کە خەڵک لێرە ئەگەڕێت پێویستی بۆیە کە خواردنێک بخوات پێویستیەوە کە شتێک تاقیکاتەوە پێویستیەوە کە کولتوری شارێکی تر تاقیکاتەوە جار ئێمە لێرە تێکەڵێکی جوانمان دروست کردووە ئێمە لەگەڵ گرانی ئەویانین ئێمە ئەگەر بڵم گروپەکەمان هەرزانترینە ئەگەنا ئێستا ئەلێرە گلێمی دەکردی بەس پرسیارم کرد نرخەکەی زۆر 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 سابتە لە هەمان کاتە دڵنیام ئەوشی کە لێرێ چەند قاتی ئەو پارێ پێیا کاتەوە چونکە ئێمە ئەمانجمانەوەیە کە هەلی کار بڕخسێنی بۆ ئەو ژنانە کە هەنێکمانەیە لە ماڵن هەنێکیانەیە خوێنکاری دانەمەزراون هەنێکمانەیە دوجار هاوسەرەکانیان بە هۆکارێک یان لی جیابەتەوە یاخود وەفاتی کردووە ئەم خانمانە پێویستیان بۆیە کە هەلی کاریان بۆ بڕخسێ پێویستیان بۆی ئیش بکەن پێویستیان بۆیە کە شان بەشانی پیاوان لە ناو دەرەوە بە شێوازێکی جوانتر ئەدایەکی جوانتر و کولتوری کوردواری خۆمان کە ئێمە ڕێچکەشکێنی کولتورەکانی تر نەبین بەڵام لەسەر ئەدای کولتورەکانی خۆمانە شتێک هەڵبژێنین کە بە سەربەرزانە خانمانمان لە شوێنێکە ئیش بکەن دوای بە سەربەرزانە بچنە ماڵی خۆ ئەمن هاتمە بن کەبرەکەی یەکەم قسەی ئەوە بگوتت کەبرەکەمان کوردەواریە ئەتولو بخۆت کوردەواری واللهی لەبەرەی خۆم ڕێخەری فستیڤالەکەم هیلاک و ماندوم هەموو شتەکان لەسەر ملی خۆم بووە هاتو چۆم کردووە باوەڕکە بەجلی کوردیم شت ناکرێ هەر ئەگەر سری خانمانی قەدیم بکە ئەچن مەڕە دۆشن ئەچن ئیشەکان شەڕواڵی پیاوان هەرپێچن وایە لەبەرەی کە ها تۆڵتر بن تۆدانی شەکانکان بەڵام منێکێکم لەوانی کە ئیشەکانم کوڕەمانی تر ئاسانە نتوانن شتەکانیان دانێن بەڵام من چەند بەسەریانە گەڕام و هاتووم کوردەواری ئەگەر ئەوە قسەزان بادیان بوو پاراوە لە قسەکردنی من دەرەقەت نانام لە خزمەن لە مۆگرینگ ئەوەیە کودەرێ ئەنگۆ یارمەتی دەری ئەو خەرکەی بکە لێرە بەشدارە ئەو ئاسانکارش باشە ئێمە شتێکی ترە بێ بڵێم کە سوپاس بۆ خەڕێکخراوەکەی مەڕەچکەشکێنی ئەوە بۆ کە ناوچە جیاوازەکانی کوردستان پێکەوە هەمووی کۆ ئەکاتەوە لە خانمانمان لە پیاوانمان و لە هەمان ڕۆژهەڵاتمان ینی تۆ لێرێت تێکەڵێکی جوان دروستەکە ئێستا سێریکە هەنێکی تێ لە ڕۆژەڵات واتە کولتوری ڕۆژەڵاتی هێناوە هەنێکمانی لە سلێمانی و کولتوری سلێمانی هێناوە لە هەڵەبجەوات و هەورامان هاتو کولتوری هەورامانی هێناوە دوجار سێریکە قڕاوە بینیت ئەمە من خۆم لە سلێمانی ئەمەم نەخواردەوە بەڵام لێتە لێرە لە هەولێرە ئەی خۆیت ئەم تێکەڵەیە ئەم تێکەڵە شتێکی زۆر جوان دروستەکە ئەو لۆ ڕاستکەم دۆغەوە دۆخوانی من بە قڕاوی بینم نازانێت ئەمە قڕاوە لێرە لە پاڵ خواردنە کوردەوارەکان دۆڵمە و کفتە ئەو بابەتەی کودەری خواردنی نوێشمان هەیە ئەم باسی تێکەڵە جیاوازەکانمان کرد بەڵام ئێمە بێ لەگەڵ سەردەما بژین سەردەمانی باو باپیران گونجاندنە بەڵێ بەڵێ سەردەمانی باو باپیرانمە ئەم خواردنانە هەبوو دوجار ئێمە سوشیال میدیا وای لێ کردو کە زانیاری زیاترمانە بێت دەرەوە ئەو تەکنۆلۆژیا هۆکار بۆ بۆی کەمە خواردنی نوێش بینین ناو کۆمەلگاکەمانەوە کە ئێستا جیلە تازەکانمان مناڵەکانمان ئەمانە نەبێت لە دەرەوە ناتوانین قەنەعەتیان پێ بێنین کە لە ناو ماڵە یاپراخە بۆ لە دەریشەوە یاپراخ بخۆیتەوە جا لەبەرەوە ئەبێ ئێمە جیل بە جیل بە سەردەمیانە بەڵام بە کولتوری خۆشمان تێکەڵی هەر ئەمجی لە تازەش بکەین و شتێکی جوان خوارد پێچی دۆستی خوارد نەبی زۆر تاکیزەکەی سەخوان بەس کارە دەستەکان بکەینیان چی باسیش دەکەین بەس بەرنامەتان هەیە ئەو جۆرە فستیڤالە بەردەوام بی بە تایبەتی بە نرخەچکۆ من ئەوی لە لای من گرینگە لە نرخەکەی چکە ئەوانی بەشداری دەکەن بە تایبەتی بەشی زۆری ئافرەتان ئاز دەکەن نرخەچکەن بی ئەو جۆرە فستیڤالە بەتەمانە بەردەوام بکەن ئێمە ڕێکخراوەکەمان لە ساڵی 2010 دامەزراوە لە ساڵی 2016 دەستمان کردو بەم جۆرە ئیشانە کە ڕێکخراومان دانا زیاتر پەرمان پێیا کە ژنان بینینە کایی کۆمەڵگەی مەدەنی بۆ هەلی کار ڕەخساندن و بتوانن هەلی کار بەرەخسێن و داهاتێکیان هەبێ ئێمە بە بەردەوامی ئەم ئیشانەکەین لە هەولێری ئازیز ئەلبەت بە خۆشحاڵیەوە سواسی محافزەکەین سواسی سەرۆکی شارەوانێکی کە بەردەوامی ئەمە سێ جارێ ئێمە لە ناو هەولێرە ئەیکەینەوە بەڵام لە شارە جیاوازەکان ئێمە خۆمان لە سلێمانین لە هەموو شوێنەکانە ئەیکەینەوە و ئێمە ساڵانە خێڵەکیمان هەیە لە منتیقی سلێمانیە ساڵان چەند جارێک بەشەکان ئەیکەنەوە ئێستا تازە هەنجیر هەیە خورما هەیە بەرهەمە خۆماڵی تازەکان هەیە و دوجارێ سەم کولیچانەمان هەیە لێرە ئەمە کولیچەی کوردی ئێمە بە گوێز ئەمان کرد زوو باشە بەڵام ئەمە عەرەب دروستیە کرد بە خورما
ئێمە سێکەتێکەڵێکی جوانمان دروست کردووە لەوە جیاوازی نییە لەوەی کورد و گۆڕاگەر عەرەبکێ بەڵا دوجاری ببین مڵکێتی خۆمان دوجار منەوە وڵاتەکەی خۆمانە بە شێوازێ گەژین کە ئەبێ جوگرافیەکەمان گونجاندنمان هەبێت دەستەکان خۆش بی سەرکەوتوو بن ئینشاءالله دووبارە دەستان خۆش بینەوە. چالاکیشمانەیە لە داهاتوو ئەگەر ئینشاءالله هاتن ئێمە لە گرمیان هەمانە ئینشاءالله گەر قەدەر نەبێت لە شەقلاوەش هەمانە ئینشاءالله بەرنامەیەکی بەوەی ئینشاءالله وایین لە فیستیڤالی گەورەتر و باشتر بتبینەوە. ئینشاءالله سەرکەوتوو زۆر ئینشاءالله. سپاس موفق بەخێر بن سەر چاوەکانم بەڕێز